لە زۆربەی وڵاتانی جیهاندا خانەنشینان بە سەربازی ونبوو ناسراون بەشێکی گرنگی مافەکانیان بۆ دابین کراوە بەڵام لەم وڵاتەی ئێمەدا بە توێژی فەرامۆشکراو دەناسرێن بەڕێزان ئاگادارتان دەکەین لە گرفت و داواکاریەکانی خانەنشینان یەک خانەنشینان لە کاتی دامەزراندنیان بە فەرمانبەر بە ڕێژەی یاسایی مانگانە لە موچەکەیان پارەیان لێبراوە بۆ سنووقی خانەنشینی کە خانەنشی کران لە پارەی ئەو سنووقە موچە وەردەگرن لە ساڵی 2014 پەرلەمانی عێراق بۆ باشکردنی ژیان و گوسەرانی خانەنشینان یاسای خانەنشینی یەکگرتووی عێراقی ژمارە 9 ساڵی 2014 دەرکرد ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاری لەسەردا و لە 1/1/2014 کاری پێکراوە بەڕادەیە کەمترین موچە بووە 400,000 دینار لەو بروارەوە خانەنشینان سوودمەندن لەو یاسایە ئەم یاسایش هەموو عێراق دەگرێتەوە بە هەرێمی کوردستانیشەوە بەڵام ئەم یاسایە لە هەرێمی کوردستاندا جێبەجێ نەکراوە